مۆڵەتی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق بۆ وەڵامدانەوەی سعودیا کەمتر لە هەفتەیەکی ماوە. وەک خۆیان ئاماژەیان پێداوە باوەڕیان بە ڕێگە چارەسەری دیپلۆماسی نییە و لە دەرفەتی گونجاو دەگەڕێن بۆ وەڵامدانەوە. چوارچێوەی هەماهەنگی لە هەوڵدایە لەم دۆخەدا هێرش بۆ سەر سعودیا ئەنجام نەدرێت. ئەوە لە کاتێکدا زەیدی خۆی ئامادە دەکات تا وەکو لە ماوەیەکی نزیکدا سەردانی ئەو وڵاتە بکە. ئێران هەستەکە خەریکە پەراوێزەکەوێت لە ناوچەکە، بۆیە من پێم وایە ئەزعەفل ئیمان لە ڕێگای ئەو گروپانەوە شتێکەرەکای تر ئیمڕۆیە سبەی، یعنی ئەو حاڵەتە نابێڕوا بە ئاسانی وەربگیرێت. فعلا یعنی گروپ ئەو فەسیلانی کە هەیە و کوشیعە لە ناوچەی عێراق و تەواو ئینتمایەکی تەواو ئێرانیان هەیە، تەسەورەکەم یعنی لە ئامادەکاریە کابن بۆ نانەوەی بشێوەیەکی زۆر خراپ لە عێراق. بەپی وتەی چاودێرانی دۆخەکە کێشەی سەرەکی گروپەکان ئەوەیە کە دان بە ڕاستپاردە و ڕێنمایەکانی حکوومەتی عێراق و تەنانەت چوارچێوەی هەماهەنگیش نانێن، بەڵام لە بەرامبەر داواکاری و فەرمانەکانی تاران گێڕایەڵن. میلیشاکان تەنگاو بوونە، نەتیجەش ئێران ئاراستیانەکات پێیان خۆش نیانی ڕەنگ بە ئەوەندەی ڕقیان قینیان لە سعودیا بێت لە ئەمریکا نەبڕێ ئەمریکا تەماس نەبێت لە دوورەوە، بەڵام سعودیا لەگە عێراق لە ناو یەکن لە ڕووی هۆزیشەوە کۆمەڵی هۆزی نزیکن لێک و خزم و بنعام و یەکترین ینی شتیان بەسەریە کۆ هەیە زۆر ڕێیس هۆزەکانی سەرۆکۆزەکانی ئەنبار زۆر پیشگیری لە سعودیا و لە ئەحمەد شەرعیشەکەن و دژی شیعەکان و میلیشیاکانی عێراقی. لە دوایین هەوڵیاندا گروپە هاوپەیمانەکانی ئێران ئامادەکاریان کردبوو لە ڕێگەی درۆنەوە هێرش بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئەنجام بدەن، بەڵام دەستگا ئەمنی و هەواڵگیریەکانی عێراق لە دواساتەکاندا هەوڵەکەیان پوچەڵ کردەوە. لە ئۆپەراسیۆنێکی هاوبەشدا 3 کەس دەستگیرکران و دەست بە سەر چەندین درۆندا گیرا کە لە نێو بارهەڵگرێکدا لە پارێزگای بابلەوە دەگوازرایەوە بۆ شوێنێکی نادیار. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.